سڵاوتان لەبێت ئازیزانم، ئەم ئێوارەیەش لە بەرنامەی خەرمانەوە لەگەڵتان دەبین بۆ هاوکاریکردنی ماڵێکی تری هەژار و کەم دەرامەت کە بەڕاستی پێویستیان بە هاوکاری خێرخوازان و سەرمایه‌دارانە. ئاماژ لە بەرنامەکەی ئێمە گێڕانەوەی چیرۆکی ئەو ماڵانەیە کە بەڕاستی ڕەنگە تا ئێستا ئێمە ئەو چیرۆکانەمان نەبیست بێ یاخود ئەو ماڵانەمان نەناسی بێ کە بەڕاستی تا ئەم جۆرە کارانە نەکەیت و لە نزیکەوە تێکەڵ بەم ماڵانە نەبی نازانی لەم شارانەدا چەندە ماڵی هەژار و کەم دەرامەت هەیە کە پێویستیان بەوەیە هەرکەس لە لای خۆیەوە دەستی هاوکاریان بۆ درێژ بکە. ئەم ڕۆژ ئێمە لەگەڵ خاتونێکی بەڕێز بەرنامە دەکەین و ئەو باسی چیرۆکی ژیانی خۆیمان بۆ دەکات بێکەوە گوێ لە بەسەرهات و ئەو ناخۆشیانە دەگرین کە لە ژیانی ئەم خێزانەدا ڕویان داوە. خاتون گیان زۆر بەخێر بێ. بەقوربان سەڵات لە تۆش بێ. سپاس کە بەرنامەکەی ئێمەت قبوڵ کرد. بەڕێزی سپاستانەکەم. من و تۆ بێکەوەچین پیاسەیەکەکەین. بەڵێ باشە؟ بەڵێ. هەم جوێیەکە گۆڕین دەستە خۆش بێ. هەم تۆزێ قسەی خۆشەکەین هەم لەگەڵیشیدا باسێکمان لە ژیانی و ئەو دۆخە ناهەموار و ئەو نەخۆشی و ئەو نەهامەتیانی کە بەسەر خێزانەکەی ئێوە هاتووە بۆمان باس دەکەیت. باشە؟ بەڵێ ئێمە چوار نەخۆشی لە ماڵێکە خۆم و مێردەکەم و منداڵێکم. بەڵێ بە هاوسەرەکەم نەخۆشی ژێر پەنجەی بۆچی لێتی نەخۆشی خستانی وایە خۆشم نەخۆشی مێشک و دەمبارمەیە مناڵێکی نەخۆشی درێژقیانمەیە تر بژێوی ژیان وکەم زەحمەتە حەزش ناکەدە تا ئیسانی کەسێ دراوسەکە خۆشم بزانێ لەبەر ئەوەی خەڵەکە مرۆ قسەی باش ناکات لایک و کۆمیت ناشرێن نووسن منش لەبەرەوە هیچ حەز ناکەم کەسش وەسعەکەم بزانێت کە وەسعەکەم ئەوە نەخراپشە و نەمزانێت کەسش بزانێت لەگەڵ ئەوەی کە ئەوەندە لە ژیانێکی ناخۆش و ناهەمواردان بەڵام هێشتاش ئەتەوێت کە خەڵک بۆ نەزانێت کە تۆ لە چ ژیانێک دای تەمان ئێمە هیچ کات دەموچاوی هیچ کام لە خێزانەکان لەوانی کە دێنە بەرنمەکەی ئێمەوە شان نادەین چونکە پێویست بەوە نییە کە ئەو کەسانە بناسرێن کە کێن زیاتر لەوەی کە پێویستە ئێمە بتوانین هاوکاری ئەو خێزانانە بکەین. جاییتر هەر کەسێکە هەر دەموچاوێکە بەڕاستی ئەوە بابەتێکی گرنگ نییە و نامانێ مزادە بۆ شتەوە بکەین. هاوسەرت وتت نەخۆشی شەرپەنجەی هەیە. شەرپەنجەی گورچیلە. هیچ ینی توانای ئیشکردن شتی نیە ناتوانێت هیچ بکات نابەخوا ناتوانێت هیچ بکات نەخۆشە و هاتوچێ خەستەخانەی واکە بەردەوام ئەبێ بچێتە ئەوێ عیلاج وەرگرێ بەردەوام عیلاجی وەرگرێ بەردەوام. بەڵێ نەشتەرگەریشتی بۆ کراوە بەڵێ گورچیلەکەی تەقی و فڕیاندا خوێن دانیشتمانگە گورچیلەکەی تەقی و فڕیاندا. بەڵێ ئێستاژا هاتوچێ دکتۆر هاشمەکات. بەڵێ بۆ عیلاج دکتۆر ئەڵێ چی پێویستی بەوەیە گورچیلەی تری بۆ زەرع بکرێ یان ئەبێ بەردەوام کیمیایی بەکاربێنێ. شەکرەکە لی داوە هەموو گیانی دەمارەکانی دەرچووە هەموو دەماری گیانی دەرچووە شەکرەکە لی دا و دڵێتی و زەختێتی و لە دوای نەخۆشیە تووشی لەگدانەوەش بووە چوە قەرزارە لەوەنی قەرزەکەەوە خەفەتەخوا هەر لە ماڵەوەی و ئەو کاتانی کە پێویستی بەوە بێ بچێ بۆ خەسخانەی هیوا توانای ئەوەی هەیە لە مانگێک کەسێجە چوار جای بەمە خەسخانەیەوە خۆمی بە مەدەستی خۆمی بم ئەو کاتانەشی کە لە ماڵەوەیە بەردەوام ئازار و ناڕەحەتی ڕۆڵە ناڕەحەتە و خەوی نییە و هەر لێکدانەوەی هەیە و بەردەوام پێویستیشی بەوەی عیلاجی بۆ بکەن لە دەرەوە خۆتان جگە لە خۆشخانەی هیوا. بەڵێ ئاڕۆڵە خۆشم هەرحیلش خۆت وتت نەخۆشم نەخۆشی مێشک و دەمارمەیە نەخۆشی بورانەوەم لەگەرە بڵێ ناتوانانی هیچ ئیشێک بکەیت ناتوان میجی ژێ بکە میژی ماڵەکەی تەنانەت ماڵەکەی خۆشم بۆ ناکرێت. پێشتر ئیشتە کرد ئەڕۆڵی چۆن پێشتریش مەکرد چی تەکرد وەڵایشی پاکەوی ماڵان مەکرد کە ناتوانم پاکەرەوەی ماڵان تەکرد ئێستا ناتوانم بەر بوو مۆلە و کات و تەسە ناتوانم ینی لەسەر ئیشکردن وات لێ هات. بەڵێ بڵێ بەر بوویتەوە وام دوای سەرت عزێتی بووە. بەڵێ لە پشت سەرمەوە. بەڵێ چیت لێت ینی حاڵەتەکانە داروای ئەبوورێم وم بەنە خەسەخانی شار دکتۆری لەوە چیە لەن نەمانە لە خۆی وای لێ بەس خۆی نەخۆشیەکە مەرمێشک و دەمارە. دکتۆر ئەڵای چی؟ دکتۆر نادمی بۆ تاران بۆ چارەسەر پارە نەبوو بڕۆم بۆ تاران. بەڵێ
تا ئێستا کەژ چاوەڕم و خێرخوازی کەسێک کە بێ هاوکاریم کە بڕم بۆ تاران بۆ چارەسەر ئەگەر بچیتە تاران چارەسەرت هەیە لەوێ دکتۆری مەشک و دەمار سەروەر وتی بێ بڕی بۆ تاران منج نەچوومە توانای ئەوەت توانای نەبووە ئەوم نەبوو حەزشم نەکردووە کەس بزانێت تا ئێستا بۆ نەخۆشەوەینم 4 مناڵت هەیە باڵێ چا قوتابیم هەیە تەمەنیان چەنە گەورەکەم گەورن یعنی یان وردن مناڵن گەورەکەم 4 متەوەستەیە بەڵێ بچکۆلەکەشم مێکی ابتیداییە ینی هەر چواریشان خوێندکارن بەڵێ خوێندکار بژێوی ژیانتان لەسەر چییە؟ وەڵێ ئیژ ناکەن منداڵەکان هەر تەڵەبەی مەکتەب بن ئەمەوێ دەرکەم ئیشکەن لەبەرەوە لەن بە مەکتەبەکە تەواوکە نا بە هیچ جۆرێک تکایە مناڵ با خوێندنی خۆی بکات بۆ ئەوەی دواتر بتوانێت کە خوێندنی تەواو کرد مستەقبلێکی باشی هەبێ هاوکاری دایک و باوکیانی پێ بکەن بەچی ئەژین یعنی تۆ 4 خوێندکارت هەیە نەخۆشی ماچێکی بچووکمانەیە بەش ناکات قەرزارین 4 میلیۆنش قەرزانی باوکی توش حادیسە بوو ئێستا 4 میلیۆن قەرزارین لەسەر ئەو نەخۆشی و دەنەمەتەوە 4 میلیۆن قەرزارن توانای دانەوەی قەرزەکەشتان بخوا نییە بیدینەوە چۆن کرێخانوێن کرێخانۆکەشەوە هاوکاری شتێ بێ ئیتر منش کۆیەکەمەوەی دەم بە کرێخانوەکە و معاشەکەشەوە تەنیە و کرێ دوو مانگشم نەداوە کرێ دوومانە نایەوە ساحب خانووەکە هاوکارتانە ناوەڵە ناوەڵە بە حیاتی نالێت ئەوە بە ئایدی من بێ ڕەمەزانە مانگێکی خێر و بەرەکەتە قەت نالێ دوێنێ کوڕەکەمە گیرەدای پاقلاوەیە کرد پارەت پێ نەبوو پاقلاوی بۆ کڕی تەنانەت پارەیەکم پێ نەبوو خۆت بێتاقەت مەکە دڵی خۆت تەنگ مەکە هیچ ئینسانێک تا سەر لە نەخۆشی ڕەمەزانە شتێک لەبان سەفرەکەیە نییە چاوەڕێی خەرخوازانەکەم معاش وەرگەدایەوە قرز هیچی پێ نەما خەفەتی خواردوێنە کە باوکیان ئێواران چیان بۆ ئامادەکەی بیخۆن ئەگەر باوکی شتێک بێنە بۆیان نەکات نەبێنیە قەت هەبووە بە بێنان خواردن شەو ڕۆژ بکەنەوە سفرەتانیی لەسەر نەبێ پارچەوە ناسم منە ناسرن دەبەر ێزانن کەو نەخۆشی ئەمەیە حەبمەیە کە حبەکە خۆم خەون لێکەیە لەبەرەوەی منە ناسێنم دکتۆر پیانی تۆڵی مەسێن حەبی خەویە خۆشان شتێک بێ خۆن شتێکش نەبێ قسە ناکەن بەس تۆ نابێ خەفەت بخۆیت نابێت ئەوە نەبیرکەیتەوە لەبەرەوەی تۆ خۆت نەخۆشی مەشک و دەمارت هەیە ئەبێ زۆرترین کات هەوڵی ئەوە بێ کە ئارامی بە مێشکت بێ ئەگە قوربانت بم بەڵام داواکارم ئەو قەرزەمان بۆ دەبرکەن لەڕای خوا مانگ ڕەمەزانە ئینشەڵڵا ئەچی لە دینارێکەوە تا چەنێ بێ خوالیان ڕازی بێ خوا بێ بە هیوای ئەوەی ئەوانەی کە بینەری بەرنامەکەی ئێمان هەرکەس لە لای خۆیەوە 4 میلیۆن و شتێک قەرزارن یعنی ئەمان بەکری مانگیشم نەداوە بە کولەمەریەکەی خۆیان هەرچۆنێک بێ ڕازین بەوە ڕازین کە لەسەر سفریان هیچ نان و خواردنێکی لێ نەبێ بەڵام قەرزێکی زۆریان لەسرە و هەرچەندە لەوانەیە مەبلەغەکە زۆر نەبێ بەڵام بۆم خێزانێکی ئەوە بەڕاستی زۆرە وە بە هیوای ئەوەی کە هەرکەس لە لای خۆیەوە هاوکار بێ لە دانەوەی قەرزی ئەم ماڵە خۆت بەردەوام دەبێت عیلاج بەکاربێنی خۆشم هەر عیلازم بەردەوامە عیلاجی مێشک و دەمار عیلاجی ڕۆماتیزمە عیلاجی شەکرە عیلاجی دڵ عیلاجی زەختش ئەتوانی عیلاجانە بکڕی بەردەوام خێرخوازی بۆ مکرێت جنەش بێنیە ئەگەر و کاتی خێرخوازنەی کڕێ دەرمانەکان بەکار نایەنی نەبەکاری نایەنم زمان بە مەڵاژمۆ نووسێ ئەگەر بەکاری نێنی بڵێ هاوکاری خەڵک چۆنە ماڵیان ئاوا بێ ئەگەر بە حەبێک شوە هاوکاری من بکەن من مەمنونیانم تا ئێستا هاوکارت بوون لە دابینکردنی دەرمان و هەندێک پێویستی کە هاوکار ڕۆژانە ئەتەوێ ڕۆژانە ئەمێ خۆشم لە ڕوون نایە ئەمە دەقیپیان بلێم چووکە مەعاشەکە نییە بینم ئەنی خەڵکیش لەم حەز ناکەم دەست بە ڕوومەوە بنێن ینی بیر لەواکەیتەوە گەرداوای شتێ بکەیت و دەستمێن بەڕووتەوە بڵێ حەبەکانم جارە مەلای مزگەوتەکەی کڕی لای خۆمان مزگەوتی شەیدان نەشبێ پێم عیبە لە ڕوون نایە پیان بڵێمەوە ئەو ڕۆژەوتی بۆ ناتی عیلاجەکان چەنەکە ناتویتەوتم وەڵە لە ڕوون نایە مدەقی پێم پێ بڵێم بەس هەژاری عیب نییە تۆ هیچ کات شەرم لەوە مەکە کە نەتوانی حەبێک بکڕی خی گەورە تۆی بەسەر کردوتەوە بە نەخۆشی بە نەهامەتی بە هەژاری
بەڵام هیچ کات شەرم لە دۆخ و بار و دۆخ و ژیانی خۆت مەکە. خوا گەورەیە، هەمیشە خی گەورە باشتری لەلایە. وتت مناڵێکم نەخۆشە ئەو چێتی ئەو نەخۆشی درێژخایەنە دوێنەکەوتدایە تۆ نام بێ بۆ عیلاج و چارە سەر بڵم خۆم عیلاجی خۆم لێی تۆ چ لێ بکەم. حاڵەتەکەی چییە؟ نەخۆشی درێژخایەنە زگماکە. ئەوش پێویستی بەوەی عیلاج وەرگرێت؟ ئەوش پێویستی بە عیلاج سوێن بە خۆ پارە نییە بۆ دکتۆر بیبم بۆ چارە سەر دوێنەکەوتدایە خۆدەوە خەمێنە من ناخۆی. زیاتر لە خۆت و لە مناڵەکەت لە خەمی هاوسەرەکەتی لەبەرەوەی ئەو شەرپەنجەی هەیە و ئەو لەبەر خۆمان ئەوم لە بیر چۆتەوە. هەچەندێ دوێنەکە بودانشتمە بۆ چێکمان گریاوم بۆ خۆم و هاوسەرەکەم و خۆم ئێمە وەکو غەریب بێواین. کە سوکارت هاوکاریت ناکەن؟ کە سوکارم دایکە خوشکێکی کەمەنداڵمەیە. دایکت و خوشکێکی خاوەن پێداویستی تایبەتێ هەیە؟ بڵێ. ئەوانیش خۆیان پێویستیان بە یارمەتیە؟ خۆیان خەڵک یارمەتیان نەدەن. ئیتر هیچ کەسێک نییە کە ئاوڕێک لە تۆ باتەوە؟ ناوەڵڵە کە سوکاری مێردەکەت ماڵە یەک جارێک حەبی علاجی بۆ کڕیمیتە ناتۆ بە ماڵەکەمە. ناتۆ بە ماڵتە؟ ناتۆ چی فەقیر ناکەم. یعنی کەس نایەتە ماڵت بە میوانیش؟ کەس. بۆ ترسن لەوەیە دە پارچەی حەبیان پێ بکڕی؟ دیارە لەبەر ئەوەی نایەن. ئەو کاتانی کە خۆمانێ دادەگیان بەدڵنیایی خوا لە سەروی هەموویە. ئەو کاتانی کە هاوسەرت نەخۆش نەبوو ئەیتوانی ئیش بکە؟ بڵێ. هێشتا وەزعتان باشتر بوو؟ بڵێ بەتاکید خۆشمان یارمەتی خەڵکمانەدا و یارمەتی ڕێژارمانەدا هەر ئێستش 500م پێ بێ 250 دەم بەوەی کە نەقوستانە چ بە خۆمان نەخۆشی. قوربانی ئەو دەست و دڵە جوانە بووم لەگەڵەوەی کە خۆت ئەوەندە پێویستە پێێتی هێشتا تۆ یارمەتی خەڵکەی. ئەو کاتێک کە تۆ وەزعی باشتر بوو لە ئێستا بە قوربانت بوو. ئەوانەی کە ئێستا نایەنە ماڵەکەت و ناوێرن نزیکە بن لەسەر سفرەخوانی تۆ میوانداریانە کرد؟ بەڵێ ئاتن ئێستاکە چووکە نیمە کەس نایە. ئێستا کەس نایەت؟ تەنە لە برای خۆشمە نایە. براکەی خۆشت هات شۆ ناکە. تر ژیانە هەمومان بە ئەنواع مەراحلات تێپەڕەبین بەڵام خۆزگا زانین کێ لە چواردەوری خۆمانە هێڵینەوە کێ بە دۆستی خۆمانە زانین چونکە لە ڕۆژێکی وایە ئەو کات بۆمان دەرەکەوێت کە کێ دۆستمانە و کێ لە ترسی ئەوەی داوای پاروێ نانی لێ نەکەین لێمان دوورەکەوێتەوە. لە ماڵا چیت پێویستە کە 4 ساڵە بەڕاستی پێویستت بێت و تا ئێستا نەتوانی بێبیکەی و خەفەتیشی پێ بخۆی؟ نەکەنتۆرمەیە جلوبەرگی تێکەم نە تەلەڤیزیۆنێکێ خۆم سەرەکەم دانیشین تەمەشایکین. تەلەڤیزیۆنتان نییە؟ نیمانە خۆم سەرەکەم بەزانێک بۆ منداڵەکەندام ناوالم بوونا حەن با بێتاقەتی هیچ نەبن بۆ خۆیان سێرە تارویش تێ بکەنەوەش خێرخوازێ بۆیانێناوە. یەک تەلەڤیزیۆنت دانا بۆی ئەوان یاری پێ بکەن بەڵام خۆت و هاوسەرەکەت بەبێت تەلەڤیزیۆن دانیشتون لە ماڵەوە. کەنتۆرت نییە؟ کەنتۆرم نییە. جلوبەرگی خۆت و مناڵانت لەکوێ دانی؟ وەڵا هەمووی لەناو سەلێ. لەناو سەبەتەیە؟ بەڵێ. حتا کەنتۆری مطبەخەکەش خەڵکشت فڕێداچمەوە دێنمۆ دەیانم نییە دادا ژیانەکە زەحمەتە. بڵێ ژیانەکە زەحمەتە زۆر. سێنە خۆش و کرێکی ژیانەکە زەحمەت بووە مەعاشنیە. تۆ ناشێڵی کەس بە وەزعت بزانێ؟ حەز ناکەم کەس بزانێ بە وەزعەکەم. تەنانەت دراوسەکانیشت حەز ناکەمەتە دراوسەکانیشم بزانێ. بەڵام ڕەنگە ئەگەر ئەوان لە نزیکەوە کەمێک لە بارودۆخی تۆ بزانن چێشتونانەکەن یەکێکیان دراوسێمە چێشتونانەکە بنێنی ئێنێ بۆ منداڵەکان تۆزێ دینا تارەکە ئێنێ بۆ منداڵەکان مادەم دایکت حەز ناکە بە جزیوە هێنم نان و چێشتەکەن بۆ مناڵەکان. ئەگەر ئەوان ئەو نان و چێشتەنێنن بۆ مناڵەکان باوکی پەتاتیان بۆ قاشەکاتەوە لە پاڵۆ گازێکی بچووکیدا ناو بۆیان سوورەکاتەوە شتێ بێداوا بکەنە لە باوە بۆمان بکەوەێ. تەباختان نییە؟ بە هەمانە بەس من ناتوانم بە پێ بۆستم. هەر لەسەر چولەیەکی بچووک هەرچیان ویست لەوێ بۆیانەکەن و بەڵێ بەدانیشتنەوە. بڵێ. بەڵام ئەبێ مناڵەکانت ڕابێنی کە ئەوانیش هەست بە بەرپرسیارەتی بکەن چکە دوجار ئەوان دایک و باوکیان نەخۆشە بتوانن ئەوان هاوکاری ئێوە بکەن یارمەتیتان بن لە ئیشی ماڵ. ڕەنگە تۆ نتوانی ئیشی ماڵیش بە پێ پێویست ناتوانم بیکەم ناوەڵە حتا ناتوانم دوڵەڕیەوەش خۆشم بشۆم ئەبێ لێکێک بمشوە توانات نییە؟ ناتوانم نەخۆشی مشکە دەمارمێ دەستم و گرژە بێتەوە لەنەوە ئاوە.
بەردەوامە بێ بچیتە دکتۆریش و عیلاجیش بەکاربێنی و من شەو لە خەستەخانەی شار بووم دکتۆریتی ماسوولکەکانە دەموویتە چەرمژی کردووە. ئەخر تۆ خەفەتیشە خۆی خەفەت زۆرە خۆی زۆر بیرەکەیتەوە ئەو بیرکردنەوەیە زیاتر بەڕاستی زیانە پێگەێنێ. خۆمانی فکرەکەم و لێکە دەمە وام لێ دێت دایم لە خەستەخانی شارم خۆشم. بیر لە چیەکەیتەوە؟ ئەی لەم ژیانە کە شەوانە چیتەن ناو جێگەکە و سەرەخیتە سەرسەرینەکە و مستەغفر اللهکەم شاید چ شتێکەیە کە زۆر بیری لێ یەکەیتەوە؟ قەرزاری پیاوەکەم قەرزارە خەفەتە خوارد ئەوش گوناحە هەستەکە ببێ کەسی ئەو لە من خراپترە ئەوش خەفەتە خوا بۆ وەزع ئەوش کەسێکات و چۆی ناکات ڕۆی زەمانە ڕەش بێ تا بوات نسر نییە نایەن کەس نایە بۆلات لەم بازارەش ئەگە تەماتۆ کۆنەمە نشکاوە بێت ماڵەکە مەزانن بەرزیۆ ئێنن ئەلن بەدراوسەکە نەزانن ئەم دوکاندارانە ئەو تەماتە و خەیار و لەو دوکانی بەقاڵیانە کە ئەمێنێتەوە خراپ بووە ئەوانەتان بۆ هێنن بەڵ چاو لە دەستی ئەوەیە کە شتێک خراپ بێت لە بەقاڵەکە و بۆت بێنێنی بۆش دڵت خۆشە بێ بۆش تۆ توانی سفرەکەتی پێ تەرتیب بکەی بۆش کە پیاوەکە قەرزارە نەخۆشە چی لێ بکەم دەسەڵات هیچم نییە دادا لەبەر منداڵەکانش خۆ ناتوانم بم لێ جیابمەوە کە ئەو نەبوونەوە من وازی لێ بێنم ئەوش نابێ جلی جیابیتەوە نەوش گوناحەوە نیە والله بابوون و نەبوونیە بێ لەگەری بژێ بەدڵنیایی وایە خۆی گەورە ئێستا دوێنەکەوتی تۆ نەبوویتایە من چیم بکردایە ئەم مانگە ڕەمەزانە هاوکاری شتێ دێ لەبنجان چوانی تۆ دێ بۆخۆ خۆی لە ڕووی نایە بە یەک کەسێ بڵێ دوێنەکە دەستی کرد بە گریان وای بوو جا من ئەگەر ئێستا لە تۆ بپرسم بڵێم ژیان ئەم ژیانە ئەگەر پێناسەیەکیم بۆ بکەی ئەم ژیانە چیە لای تۆ ژیان لای تۆ چییە؟ ژیان لەوانەیە مەسەلەن لە کەسێکی تر پرسم هەرێکە بە پێی زروف و مەعانات و وەزع و ئینی خۆی جوابم باتەوە بەس تۆ بەم هەموو مەعاناتەی ژیانی خۆتەوە بەم هەموو دەردەسەری و نەخۆشی و بێپارەی و بێ نانی و بێ ئاویە تخوا ئەگەر من لە تۆ پرسم بڵم پێناسەیەکی ئەم ژیانم بۆ بکە تۆ چۆن بی لەم ژیانناکەیتەوە؟ بڵێم چی دادەگیان ژیانەکە ئاوای لاتووە کەس بۆ کەسش نییە یعنی تەنانەت خزم و کەس و خۆت تۆ ئەوەندەی خەفەت بە نەبوونیەکەی خۆتە خۆی ئەوەندە خەفەت بەوە خۆی کە کەسات و چۆت ناکە؟ طبعا هەستەکەم لە قسەکانت زۆر یعنی پێتەوە دیارەکە ئەوە طبعا کە نەبوون بووی کەس شات و زۆر ناکە باش من بەڕاستی نامێت لە خۆتان نەبوو کەسی منن هەردووکتان هەموو کەسی منن سپاس دەکەین دەستە ماچەکەم دایگیان ئێمە هەرچیمان پێ بکرێت لە ڕێی بەرنمەکەی خۆمانەوە لە ڕێی ئەو کەسانی کە هاوکاری ئێوە ئەکەن لەم بەرنمەیەدا و بە هیوای ئەوەی کە ئەوانی بینەری بەرنمەی ئێمن ئەوانی بینەری شاشە جوانەکەی کورسان نیوزن بەڕاستی ئاوڕێکی جددی هاوکاری ئەم ماڵە بکەن ئاوڕێکی جددی لە ماڵە بدرێتەوە چکە بەڕاستی پێویستیان پێێتی خاتونیان ئێمە لە بەرنمەکەی خۆمانەوە زۆر بەڕێز سەرمایهداری نیشتیمانی مەریوانی حاجی جەمال بڕی 1 ملیۆن دیناری بۆ ئەم مانگی ڕەمەزانە فەرموو بۆ ئێوە کردووەتە دیاری بە هیوای ئەوەی بتوانین ئەگەر بەکڕینی پارچەیە حەبێت بۆ خۆت بۆ منداڵەکانت بتوانیت سەر سفرەی ماڵەکەتی پێ پڕ بکەیت توانی بێتمان شتێکی کەمیش بێت هاوکاری خۆت و هاوسەر و مناڵەکانی پێ بکەین و هەروەها زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی کارگەی کیانان سەبەتێکی پڕی خۆراک لەگەڵ مەوادی پاکەرەوە و زایی قاپشتن و معجیزە و هەموو ئەم شتانەی کە خاتونێک لە ماڵە پێویستی پێێتی بۆ ئێوەی دابین کردووە بە هیوای ئەوەی کە بتوانن لە ڕێ ئەو سەبەتە خۆراکیەوە بەشێکی کەمی ئەو زەختەی بۆ ئەم مانگی ڕەمەزانە لە سەرتانە پڕی بکەنەوە ماڵتان ئاوا بێ خوا جەزای خێرتانداتەوە ئینشەڵڵا بکەوێتە بە جەزای قیامەتتان خوا لێتان ڕازی بێ یاخوا ئاچی سەرمایهدارە ئاوڕێ لەم فەقیرانە بداتەوە ئاوڕێ لە ئومەتی محەممەد بداتەوە هەیە لە ڕووی نایە و هێشە لە ڕووی دێ تر خۆی گەورە ببێتە بە مایی سەرخۆش و دەستخۆشتان لێکم زۆر مەمنونتانم زۆر پادەشی خێرتان بداتەوە خوایە ئامین ئەجمعین لەم دنیا و لەو دیناش پادەشی خێرتان نەبێ خوایە هەر هەنگاوێکتان بەقەدەر سەر حەج و عومرە بێ دەستە ماچەکەین دایان زۆر سپاس کام بەرنامەیە لەگەڵمان بووی بەڵێ ئازیزان ماچەکەم بەڕێز هیچ نەماوە ئێمە بڵین
ئەوەندە ژیان و گوزەرانی ئەم ماڵە بەڕاستی کاریگەرە، یعنی هەرچۆن قسەی لەسەر بکەی هێشتا هەرکەمە لە نەبوونی، لە بێپارەی، لە قەرزاری، لە کرێچێتی، لە سێ بۆ چوار کەس لە ماڵەیان نەخۆشن، تەنانەت توانای کڕینی دەرمانەکانی خۆشیان نییە، توانای ئیشکردنیان نییە. هەموو ئەمانە لەلایەک تۆ چوار تەلەبەت هەبێ پێویستی بۆ بێ بەردەوام ئەم خێزانە منداڵی دەچێتە مەکتەب، مەسروفیان هەیە. بۆیە ینی بەتکاوە ئەوەی کە بینەری ئەم بەرنامەی ئێمەیە، هەر کەس لە لای خۆیەوە بە شتێکی کەمیش بێ، بە کڕینی پارچەیەک لە دەرمانەکان بێ، بە هاوکاریەکی کەم بێ، بتوانین هاوکاری ئەم خێزانە بکەین و ئەوەی دەرونی خۆمان لە مانگی ڕەمەزانە ئارام بکەینەوە و دوجار ماڵێکیش سەرسفرەی بەتاڵ نەبێت. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. تا بەرنامەی داهاتوو بە چیرۆکی خێزانێکی تر لەگەڵتان دەبین. کاتێکی خۆش. سڵاوتان لێبێ. کاروان محەممەدم لا کەرکووکەوە خەرمانەی کەرکووکتان پێشکەش دەکەم. بەرنامەی خەرمان بەرنمەیەکی تایبەت بە مانگی ڕەمەزانە و لێرەدا تیشک دەخەینە سەر بازارەکانی کەرکووک. دەمانەوێت بزانین نرخەکان گۆڕانکاری چیان بەسەردا هاتووە. ئاخۆ خواست لەسەر چ خواردن و کەلوپەلێک لە نێو بازارەکاندا هەیە. هاوڵاتیان سی ڕۆژی ڕەمەزان چۆن بەسەر دەبن؟ برایەتی و تەبایی لە ڕەمەزاندا تا چەند زاڵتر دەبێ و مێژووی برایەتی کەرکووک لەگەڵ هاوڵاتیانی بازارەکە گفتوگۆی لەسەر دەکەم. عمودي بيف فيش لە مانگی ڕەمەزاندا خواستێکی زۆر لەسەر پەلەوەری خۆماڵیە، بە تایبەت ڕەمەزانی ئەمساڵ کە لە نێو مانگی بەهاردایە و خواست لەسەر خواردنی پەلەوەرە خۆماڵەکان بە شێوەیەکی گشتی زیادی کردو. لەگەڵ کاسبکارێکی شارەکە قساکەم. سڵاو لێبێ، وەرە خوارەوە پێم بڵێ بزانم تا چەند ئەمساڵ خواست لەسەر قەل و قاز و کەڵەشێری خۆمانە هەیە. پێشەکی سڵاو ڕێزمەیە بۆ کەناڵەکەتان. وەڵڵاهی بۆ ساڵی مانگی ڕەمەزان بازار باش لەخوا بەزاد بێ، یعنی لە چاو ساڵانی پێشتر ڕەمەزانی پێشتر گەلێ باش. خەڵک دێ داوای چێکە قاز قال مراوی چی؟ وەڵڵاهی ئەمساڵ چونکە ئەم ڕەمەزانی پیرۆزە چونکە ساردە، وەڵڵاهی ئەوە نەقازەوە کەڵەشەکە ناڕوە، ئەوە نەقازەوە قەلەکە ناڕوە. کیلۆی بەچەنە؟ قاز بەچەنە؟ قەل بەچەنە؟ دا نەبەزیەوە ئەگەر بنا ها پێش مانگێک ها ناو سەرماکە 12 بەڵام ئێستاکە 10 ئەم 11 بە گۆشتیە خودت بە زیندوێتیە؟ نە هەروە لێن بە زیندوی. بەڵێ باشە. با بڵێن ئێستا ژەمەکان کەمتر بوونێتەوە، نیوەڕۆ ژەمی نیوەڕۆ بە حکمی ڕەمەزان نەماوە، بەس ژەمی ئێوارەیە. هاوڵاتیان ینی بۆ ژەمی ئێوارە زیاتر ینی ئەیکڕن یاخود چۆنەمە؟ وەڵڵاهی چونکە جەوەکە خۆشە بەیانان خەڵک دێ، بەڵام زیاتر ئەوەی کە دێ لە دوای سەعات 2:30 ماشەڵڵا بازار ئەگۆڕدرێ. خەڵکێکی زۆر دێ. کەڵەشێر کیلۆی بەچەنە؟ قەل بەچەنە؟ قاز بەچەنە؟ کەڵەشێری کوردی 2 کیلۆ بەسەرەوە کیلۆی 10,000، قاز 4 کیلۆ 11,000. ئەتە 3.5 کەمێ 4 ڕۆبعەکەم ئەوانە کیلۆی 10,000. قەلی خۆماڵی؟ قەلی کوردی 6 کیلۆ بێ کیلۆی 11-12,000. حوتی بەسەرەوە کیلۆی 13 عینە هەر 12-13 ئاوە، بەڵام خرد بێ جیاوازترە. لە بازارەکانیشان نامێنێتەوە بۆ ئەوەی کە ڕەمەزانە و خەڵک باسی لەسەر. وەڵڵاهی نامێنێ، ینی بەڕاستی سەرفە بێ. ئەم ڕەمەزانە ماشەڵڵا هەر لە بیدایەوە شتێکی زۆر سەرفە بێ، لە قەل و لە قاز و لە کەڵەشێر سەرفە بێ، بەڵام قازەکە زیاتر سەرفە بێ.
ئەم پەلەوەرانە هەمووی هیناوخۆی کەرکووکە یاخود لە شوێنی ترەوە بۆ ئێوە دێ نەخێت بەس هین کەرکووک نییە چکە کەرکووک ساگە دیەکانی ها کەمەوە بووە بەڵێ سێکی دیەکانی کەرکووک چۆیە لای دووزەوە لای تاووخ حەویجە ئەو دیانە بۆمان دیە بەڵام هین ناو فەرعی کەرکووک و ئەملا ئەولا ئەوانە کەمی تایە بەڵام ئەتراف بڵین ئەترافی کەرکووک ماشەڵڵا ئەگە ئەوێ نەبێ شت دەست ناکەوێت لە بازار کەواتە بڵێن هین کەرکووک و گوندەکانی دەوروبەری بۆ بازاڕەکانی یارە دێت بەتاچیت بەڵێ کەرکووک و گوندەکانی ئەترافی کەرکووک خی گەورە بازارتاندا و ڕسەقتاندا ئینشاءڵڵا دەستان خۆش 10 بريف فجر احمر وحلو 5 بريف يلا السلج 4 بريف يلا خضره مشكل 10 بريف 10 بريف يلا خضره مشكل 10 بريف 10 باقات ريف يلا الشبيت 10 بريف فجر احمر وحلو 5 بريف وفق الالف عنب يلا يا بار الشباب يلا عنب لساته ورا تقصر ورا جرانيه وين الكواس واحمد كوني سڵاوتان لێبێ خۆی گەورە بازارتاندا بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزان پێم بڵێ خواست تا چەند لەسەر خورما زیادی کردووە بە حکمیەوەی کە ئێستا خورما میوانێکی بەردەوامی ماڵەکانە بەڵێ ئێستاکە وەکو پێشوو ئێستا بازاری باشترە خورما گەرمە گوڕێکی پێوە دیارە بەس ئەتر ئەنواعمان هەیە خورما بە پێی ڕۆژانە خەڵک ئەیکرێت ئەتوانی بیت ئێرەوە جۆرەکانی خورمان پێ بڵێ وە ساڕەکانی پێ بڵێ ئەمانەمە هەیە ئەمە خەستەویە بۆ خورما ڕۆن بۆ کولیچە و شتانە بەکارهێنن ئەمان ئەدەنە 4 شوێ بە 5,000 ئەمە دانەی بە 1000 دینارە ئەمە 2 شوێ بە 2.5 عنی ئەمە چ جۆرێک ئەمە چ جۆرێک ئەمانە هەموو یەک نەوعێکە ئەمە خەستاویە بەڵێ ئەمەیان هەیە ئەمە ناوچیتیان نییە مەسەرەن ناوچی دەرکراوە بەس بۆ خاص بۆ کولیچە شت بەکاردێت ئەم نەوعیان ئەمە ناوی چییە؟ ئەمە پێڵە ئەلیچە عنی ناوکشتیان نییە هەراوە ئەمە بەرحیە بەڕقی بڵێ هەمووی عێراقی نەمانە ئەمانە هەمووی عێراقیە بەس ئەم نەوعمان هەیە مەسەڵەن بڵێ ئەمە مریەمە ئەمە ئێرانیە ئێرانێکەیە ئەو سوڵتانەیش ئەم ئێرانیە ئەتر باقیەوانی تر هەمووی عراقیە ئەمە بریەمە ئەوش مریەمە بریم ئەمە مریەمە ئەمە بەچەنە ئەوە بەچەنە ئەمەیان کولێ 4,000 ئەمە کارتۆنی بە دوونیوە ئەمانی تر ئەمە ئیسەوە عشرەسیە ئەو کولێ دێنێ 3,000 ئەوە زەهدیە ئەوە کولێ دێنێ 2,000 ئەو نەوعانێتر ئەو برێمەشمان هەیە وشکەوە کولێ بە 3,000 ئەو زادیە هەیە ئەوانە لەگەڵ تەڕەکەی چویوانە کولێ 2,000 باش ئەمە هەموو ئەم خورمانی کە من لێرە بینیم هەمووی لە ناوخۆی عێراق بەرهەمێنرێت یا خود هاوردەکراوی تێ هەمووی لە ناوخۆی عێراق بەکاردێت بەرهەمهێنرێت بەس ئەمە نەبێت لەگەڵ ئەمە چ وڵاتێکە؟ ئێرانیە ئەمەش ئێرانیە دوو بەرهەمی ئێرانی باقی هەموو خورماکان عێراقیە ناوخۆیە باشە خورما هەیە باسێکرێت یان ئێمە ڕۆژانە ئیبیسین ڕەنگە تۆ شارەزای لێمە زیاتر بێت باسی ساری زۆر بەرزەکەی لە خورمای ئەمە کام جۆرن کەوا سارەکانیان زۆر بەرزە ئەوەی زۆر بەرز بێت ئەم برێمەیە بەس ئێمە هەمانە کردن 6,000 بەس مەسەڵەن هەیە دەنجی گەورەترە بە 10,000 ئەو ناعانەیە ئەمە لە کوێ دەستەکەی ئەم خورمانێکەوە بە سەروی 10,000 ینی پێم وابێ هەیە لە گرانتریش لەم ساڵە زۆری لە عەلۆکان هێنن ینی عەلۆ ینی ئەلۆ ئەفرۆشریە هێنن بۆ ئێرانە ینی ئەفرۆشن خواستی لەسەر ئەو جۆرەیەوە باسێکی بەس زۆری ئەوە لە هینەکان هەیە سوپەرمارکەکان نیە لە هینەکان ئەلوانە لێم بازارە بە عەمەل نایە بفرۆشتن لەم ڕەمەزانە تا چەند فرۆشی خورما زیاتر بۆ لای ئێوە الحەمدوللا ڕەمەزانە باش ینی بازار گەرمگوڕێکی پێوە دیارەیە خەڵک ڕۆژانە خورما کڕێ بۆ سەر سفرەکانی بەدڵنیە نرخەکان لەگەڵ پێش ڕەمەزانە گۆڕانکاری بەسەر نرخەکان هەتا ئێستا گۆڕانکاری بەسەر نهاتووە چۆن بوو هەر ئاوا فرۆشتمانە یعنی سیارەکان نەگۆڕاوە ئەرەوەڵاوە هەر دوونیوە ئەوان 2,000 ئەوانە تر سیارەکانی وە خۆی وایە هیچی گۆڕانکاری تیان نەکراوە چونکە لەخوا بەزار زۆرە شتەکان پێم وابێ ئەمانش بەرهەمی خۆماڵیە بەرهەمی خۆماڵی بە شێوەیەکی گشتی ینی باج ڕسومان نایە دەسەری هەروە خۆی منێت نادەسەری بەس لە عەلۆ گمرکی سەرە ئیشتر نیە لە عەلۆ عنی مەسەڵەن
قاپی علوگە ئەمولاسنە ئیشتمێ دەستان خۆش بێ چاگەورە بازارتاندا دەشە ساک بێت زۆر سپاس. دادی جان سڵاوت لێبێ چیت کڕی لێرە پێم بڵێ ئەوە تۆڵکە تۆڵکەی بەهار بەهار هین ئەم ساڵە ئێ باشە چی دیکەت کڕێەوە من کۆمەڵێ لە ئەلاگەی دیکەشم بینی بەدەستەوە گۆشتم کردی و کیلۆی بەهەجدا سعرەکان گران بووە لە بازار گرانە لە 90 بە 22 کیلۆی بتم با بێمە ئێرە ئێرە هەرزانترە لەوێ باشە باسی چەند ساڵە تۆ حتممە مناڵی کەرکووکی وەنیە لە کەرکک لەدایک بووی خەڵکی هەولێری بەخێر بێ سەرچاوە چەند ساڵە لە کەرکۆژی والله لە هەشتایە ئەوەی ژیان لە کەرکک بووە ژیان لە کەرکک چۆنە تا چەند بینی پێکاتەکان کورد و تورکمان و عەرەب ژیانێک برایەنە هەیە والله الحەمدلله باش لە کەرکک ژیان خۆشە تۆ خۆت ئاسوودەی لە ئەرە وەڵە کەرکووکش خۆشە هەولێر زیاتر خۆشە لە ئاستا خۆ تورکمانی یان کوردی وەڵە کوردی هەولێرم کوردی هەولێرن تێکەڵاویتان لەگەڵ تورکمان و لەگەڵ عەرەبا چۆنە وەڵە الحەمدلله بەڕێبم تا چەند نێوانتان خۆشە تا چەند پێکەوە وەکو کە یەک ئەوەی کە لە یەک شارا بن یەک نەتەوە بن تا چەنە ژێن واللهی لە ئەمە لە واستی زۆر مام دوای هاتمە ئەمە 90 ئێستا لە 90 مالیم لە 90 دراوسەکان تورکمانن وەڵە عەرەبن عەرەبن دراوسێتیتان چۆنە تا چەند خۆشە وەڵە زۆر باشن خۆم باشم لەگەلیان خۆیانش باشن باش ئینسان باش بە دوو جێیانە بێ وانێت خۆ الحەمدلله دەشتان ساخوێ خۆش بیا مۆکەشی ڕەمەزان چۆنە ینی تا چەند الحەمدلله بەڕێ ئەبەم ئینشاءالله خوا قبولەکە تا چەند ئەم ساڵ ئاسانترە ڕۆژوگرتن ساڵ بە ساڵی خۆی دەزانی یان ئینسان الحەمدلله هەدەنیم با ڕەمەزان بێتن خۆش بە ڕۆژی بم خۆشە ڕەمەزان ڕەمەزان زۆر خۆشە لەگەڵ منداڵەکانە ژەمی ڕۆژانەتان خۆت خواردن دروستەکەی لە ماڵەوە الحەمدلله خۆت خواردن دروستەکەی ئەرە وەڵڵا چی ئەم بۆکەی ڕۆژانە وەڵە ڕۆژانە نیسکە و برنجە و گۆشتە و زەڵاتە و مەشروباتە ئیستا الحەمدلله بەڕێ ئەەکە خۆت هەم ڕۆژ دروستەکەی ئەرە وەڵڵا مناڵەکان لە خواردنەکەت ڕازین وەڵە الحەمدلله هەدەری دایە دەستت خۆش بیدایە پێمە لێ دەستت خۆش بێ و لەشە ساکرێ دەست سپاس دەکەی زۆر زۆر سپاس سپاس دەکەی یەکێک لە خەسڵەتە زۆر دیار و ناسراوەکان کە کەرکووکی پێناسرێتەوە برایەتی نێوان پێکاتەکانە من ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیەکی کەرکووک گفتوگوی ئەم برایەتی یاکەم خەڵک جان سڵاو لێبێ جارێ بنەمێ پرسیاریەوە بکەم لە بنەتەوە خۆت کوردی یا تورکمانی هەرچەندە هەموو لایەک بران و دڵنیایی لە کەرکووک جیاوازی نییە پێش بینێم کوردی یان تورکمانی ڕەمەزانتان پیرۆز بێ ئینشاءالله ڕەمەزان خڕمانەکات هەمومان موسڵمانە الحەمدولله کورد و تورکمان و عەرەب فەرقیان نییە من زمانم بە تورکمانی قساکەم بەس کوردی ئەزانم عەرەبی ئەزانم پێم خۆشە زۆر بێکەوژیان بێت نانی لە کەرکووکەوە بێکەوژیانە هەیە واللهی حالیان ئەحزاب تێکیانی داوە ئەحزاب تێکی داوە ئەمە ملت ناوەڵڵا ملت هەموو یەکە بڕۆ تعزیە بزان کورد و تورکمان عەرەب دانیشە فەرق نییە تۆ خۆت حتمەن دراوسەی کوردت هەیە عەرەبت هەیەوە نییە طبعاً من فێر کوردی لە بەغا بووم لە ساڵی 1970 لە بەغا تەلەبە بووم هەندێک برای کورد لەگەڵمان بوو لە ڕانیە و لە قەلاتزە و لە نەزەم لەولا فێر بووم کوردی لە کەرکووک فێر نەبووم چونکە کەرکووک وەخت خۆی مەحسوورە مەسەن مناطقی کوردی جیاواز بوو مناطقی تورکمانی جیاواز بوو ئێستاش تقریبا لە حەدی ما تێکەڵە ئەوەیە باشە برایەتی لە کەرکووک لە قەدیمەوە هەیە مێژوویەکی زۆر قەدیمی هەیە
ئەو کاتە برایەتی بە قوتر بوو یان ئێستا بە قوترە طبعا ئەو کاتێ بە قۆتر بوو چونکە فەرق نەیان کرد نادێ مستا حزابەکان تێکیانیدا بەس من ئێستا بازار ڕابینم هەمووی تایە کوردی تایە عەربی تایە تورکمان هەمووی تایە بەس دڵیان لە دڵیان شت تێک هەیە نازانم چۆن ئەو لە دڵیان دەرکەین برایەتی بە قۆتکەین لە کەرکووک والله دوور لە حزاب بکەون دوور لە طروحی حزاب بن ئەمە ملت ناوەڵا هەمویان بران ئینشاءالله یعنی من زاوەیەکەمە کووردە زاوەیەکەمە کووردە ئەمی مزام عینەن وە کورد چووی کردو یعنی فەرقمان نییە ژن خوازی هەیە لە بینی کورد زۆر ئەتیادیە ئەمڕۆ باسی بازارم بکە لە بازاری سعرەکان چۆنە هیچ کڕی بۆ ماڵەوە والله ئەتیادیە بازار الحەمدە خێربەرەکەت هەموو شتێتیایە هەموو شتێتیایە سعرەکان بەرز بێتەوە والله زۆر نە زۆر فەرق نییە بەس دۆلار بەرزبووە لە بەرۆ ئەسعاری بەرزبووە بەرزبوونی دۆلار تەسیر لە بازارەکە وڵاتی ئەمڕۆ چی بکڕین والله هەر هاتم بازاریشم هەبوو بۆ شتکردی ناتوومە دایک مناڵەکان داوای کەلوپەلی نەکردەوە ئەمڕۆ بڵێ هەیە هەمدە هەموو شتەیە لە ڕەمەزان میوەم بۆ بکڕا گۆشتم بۆ بکڕا هەیە الحەمدلله هەموو شتەیە خێربەرەکەتە لە ناو بازار ناو ڕەمەزان بازاریت کردووە هیچ سعرەکان بەرز بێتەوە والله زۆر نە ئەم بازارە نە بەس بازاری کۆڵانان زۆر بەرزە سعریان ئەم بازارە نە گەشە ساخ بێ خۆی گەورە بتپارێزێ زۆر زۆر سپاس دەکەین دەستە خۆش بێ لای هەمووان ڕوونا لە ڕەمەزان خواستێکی زۆر لەسەر شەربەت و ساردەمەنیەکان هەیە کاک محەممەدیش کەسێکە لەوانی کە لەنێو بازارەکە مێژێکی زۆر زۆر کۆنی هەیە پێم وابێ کاک محەممەد چەند ساڵە کارەکەی جەنابێت دکان هەیە دەشتان ساق بێت ئەمڕۆ باسی شەربەتمان بۆ بکە باسی شیرنەمەنەکانمان بۆ بکە کە لە ڕەمەزانە خواستی لەسرە کامیان زۆرترین خواستی لەسرە زۆرترین فرۆشی هەیە خۆی خواست ڕاستی لەسەر مێوەش تەقاڵ هەنار خاستن مێوەش تەڵەبی زۆر لەسەر هەیە ئیتر هەیە حەزی بە کۆکتێلە هەیە حەزی بە عەسیری طەبیعیە هەیە حەزی بە هەنارە ئیتر ئەگەر لەسەر و شەسانە خۆیان بەس مێوەش یعنی جیاوازە دائیمەن تەڵەبی زۆر لەسەرە ئەم شەربەتانی کەمە لێرە بینم هەمووتان خۆتان دروستێکن بەڵێ خۆمان باشە ئەمە لەگەڵ ئەوەی بازاڕە جیاوازی هەیە ئەزانی چۆن هەموو شتێک جیاوازی هەیە خۆی گە تۆ بتێ بە طەبیعی بکەیت و بە شتێ فرێژ بکەیت جیاوازتر لەوێ کە بەتان بکەیت ئێستا مێوژەوە مێوژی چاکە مێوژ ساگەڕۆ بەگەڵووە تێگەی تامی خۆی خۆشە تێگەی ئیتر کە تو لە کردنی شایە کەمێک زیاد مێوژ تێکرد و تەرتیبت کرد خۆش دەرەچێت ئەی هەیە بە تامەکرێت ئەمە طەبیعین باشە سەیەک لە سوۆشیال میدیا و لە شەقامی شاباوە ئەم شەربەتانی کە لەسەر جادە هەیە ڕەنگی تێکرێشتی وە هەیە ئاڕاست ڕەنگ کارێنندێ بۆیان تێگەی خۆی هەیە بەدا ڕەنگ و سبووکەکە پێ ناڵێن من ڕەنگ و سبوو و تامێکات بەس خەڵکی ئمڕۆ یعنی ئەزانێشتی باش زۆریان هەندێکی نا هەیە باشە هەوی جۆرە نییە هەیە زۆر باشە بە طەبیعیکا و شتی باشن هەشە بۆ نۆعیکات ئیترەوەی کە ئەو ئاکڕێ سعرەکەی دیارە دەبێ بە هەزار نار تو بازار نار دەبەکە و ئەوەکە سەر 500 ناوەستێ تو ئۆزایی خراپە بەس چی کڕیت لەبەر هەزارەکەی کڕێت قەنەعەتی خۆی بە خۆی قەنەعەتی هێنێت بەس ئەستاوانیت تو لێ هەزار ناسەرفەکەی دەبێت لەوەی زۆر عراضی شتێ بە خراپتر بێت تاسیکە لە کلیە لە زۆر شتێ ئەم ساڵ ئەم سارانە گۆڕانکاری بەسەراتەوە لەگەڵ پار و پێرانە لە لایەنی سێوە لاینی سارەوە بەڵێ
گران بۆ ئەرزان بۆ گران لای مەگران لای مەگرانە وڵات گران نییە بەس خەڵکی گرانە گران لەگە مەبەست ڕەمەزانەکانی پێشودا ساڵەکەی بەرز بێتەوە لای منی سەکانە هەمانە بە 2009 میێوە شەمانە 500 نەر میێژمان هەیە تێگەی ئەیان بە 3000 شەمانە پێشوو بەچەم بۆ ڕەمەزانی پێشوو بەچەم ڕەمەزانی پێشوو ئەیان سعر بوو بەس ئەوەی پێشتر هەزارتر بوو پێشتر هەزار ئیستا مێوژە بە 500 نارە ئەمە نەڕەنگی تیانە سموو یارەشەکە دیاری هیچیانی ئەمە ئەمە شەربەتی ئەمە لە ستاسەت ئەمە ڕەنگ مێوش حەقیقیە و لە ستاسەت مێوژەمە ئەمەیان چیە ئەوە لە ستا 6 مێوژە ئەوە مێوەش پونگەیەوە ئەمە شەکەی تری چییە ئەو باقی پونگەیە ئەو پونگەیە سەتاچلەکەی چییە ئەم پونگەیە نسبەی ئایتیاگە ئەم پونگەیە ئەمە نعنع بەڵێ بەڵێ ئەمە نعنع لەگە پونگە و نسبەی ئاو شتیایەوە بۆ تەندروستی حتمەنەوە باشترەوە خۆی حتمان سەڵەتەدان باشتر ئەمە هیچ سیتیانێتی بەس ئەوەش سبۆغ ئیتاڵی هەیە هەرمە من ئەو سبۆغ ئیتاڵی هەیە سائلە لێدە هیچ غذائیە وەخی خورە زۆر احتیاجیە تۆز نییە ئەنێمەیان با بڵێن لە ڕووی تەندروستی ڕێگە ئامۆدێنترە و ئەی چۆن باشترە و زۆر شتێکی سەحیشە زیانی تەندروستی نییە لە سازت شتی سەحیە ینی زۆر سەحیەوە باشە لەگەڵ ڕەمەزان دێ ئێوە دەست بە ئامادەکاریەکانەکەن بۆ مانگی زیرۆزە ڕەمەزان ئەم ساڵش بە هەمان شێو خۆتان ئامادە کردەوە بەڵێ لە هەمان شێ خۆمان ئامادە خواستی خەڵک لەسەر ئەم شەربەتانە هەیە خواستی ئەمە بۆیە ئەوی بەحسم کرد بۆتەمە ئەمە سائلەکانە ئەمە لەیمونە ئەمە بلوبێریە مێوژی دیایە و مێوژیان بەس ڕەنگە نە بەس ڕەنگە بەس ئەوە کەلێ جوان بێ مالەمە ڕەنگی غذائیە تا ڕەما سبوو یعنی تۆز نییە مە تێگەی هەمووی تاریخی بەقەدەوەیە هەمووی بە شتی سەحیە زۆر باشە ئەم ساڵ بەس ویستم بپرسم خواستی هاوڵاتیان لەسەر شەربەت و لەسەر شیرینەکان چۆنە وڵا شیر هەج باشە خراپ نییە بە جۆرێم زەوە کە ناودستانە حرەکە هەیە هەڕوا بەس شتی تەبیعی زووتر ڕەوا طبيعي باشتر ڕوا زۆر يعني خەڵک دێ بۆ نمونە بڵێ ئەمە بە 2000 ئەمە 5000 5000 کابە زۆرش هەیە دەبەمەی 15000 طبيعي ئەمە چی ئەو 15000 ئەو 15000 کۆکتێلە تەقاڵ طبيعي و سێ و مانگۆیە شتەی پێش ساڵ حەزەکە فاسی لەسەرە زۆر فاسی گرانترین شەربەت لە دوکانەکەی توێ کامێ ئەو کۆکتێلەیە دەبێت هەنار طبيعي هەنارەیە هەنار طبيعي دەبێت 18000 دەبێت کیۆگەمە 18000 ئەمە کۆکتێلەکەی 15000 ئەمە هەنارە ئەو کۆکتێلە ئەو 15 هەنار طبيعي دەبێت بە 18000 باسی بە سێ و نیوە خەڵکیش ئەیکڕێ لەبەرەوەی 6 کیلۆ هەنار اینجا دەبێت پڕکات 6 کیلۆ هەنار لە علاوەی 15000 نارە باشە گەرەمە بۆ مشتری ڕوون کەیتەوە بڵێ من جیاوازەکەم بەهۆی ئەمەوەیە بەڵێ ئەی تێگەیشتنی مشتری هەیە لەسەر ئەمە بڵێ من بەڵێ ئەمە ئەکڕم لەبەرەوەی مەم شێوە دروستەکرێت ئەو مشتێکی خۆی ئەیکڕێ زانێت چۆنەوە یعنی خەڵک ئەزانێ ئەوە چۆنە ئەوە چۆنە حتممە نەزانێت ئەو نەزانێت نایکڕێت بۆ سارە ئەی خۆی لەوە ئەرەوەم دەرێت 4 دەبم دەیەت دوم دەیەت سێرم دەیە ئەزانێ ئەوە چۆنە بۆی لەو لێکڕێت دەشتان ساق بێ کاک محەممەد بەڕێزن بەلای گەورە خۆ بەخێر بێت دەستە خۆش چاو بەڕێزن المواد